پرسیارێکی جوان بۆ خوێندکارانی پۆلی دوازدە لە بابەتی هاوڵکار لە ڕووی دروستبوونەوە. پرسیارەکەمان دەڵێت کام هاوڵکار بە دەستوری هاوڵکار ڕستەی کوڕە پیاوانەکە هێمنانە کێشەکەی چارەسەر کرد دروست بووە. ساڵانە مردانە ڕووناک وەڵامی بیوسی. قوتابیانی ئەزیز کاتێک تەماشام ڕستێ دەکەین دەڵێت کوڕە پیاوانەکە هێمنانە کێشەکەی چارەسەر کرد. لێرانەدا قوتابیان وشەی پیاوانە دەبێتە هاوڵناوێک لە بوونای کوڕ دەگەڕێتەوە. بۆ لێرانەدا ئەوە نابێتە هاوڵکارەکە بەڵکو هاوڵناوەکەیە. ئەلێرانە ئەوەی هاوڵکارەکەی بریتێ لە هێمنانە. هێمنانە بریتێ لە هاوڵکار ڕستەکەمە. با بزانین چۆن دروست بووە. لە وشەی هێمن لەگەڵ ئانە دروست کراوە. ئانە هیچ واتایەکی نییە کەواتە پاشگرە. بۆیە ناو لە ئانە دەنێین پاشگر. هێمن هێمنتر هێمنترین هێمنش بریتێ لە هاوڵناو. کەواتە دەستوری دروستبوونی هاوڵکاری هێمنانە هاوڵناو کۆ پاشگرە. بزانین کام هاوڵکار دەستوری هاوڵناو کۆ پاشگر دروست کراوە. وەڵامی ئەی ساڵانە. ساڵانە قوتابیانی بەڕێز لە وشەی ساڵ لەگەڵ ئانە پێکاتوە. وشەی ساڵ بریتێ لە ناو و ئانە بریتێ لە پاشگرە. ئەمە چۆن دێ هاوڵناومان دێ. بۆیە وەڵامی ئەی وەڵامێکی هەڵەیە. مەردانە مرد لەگەڵ ئانە مردتر مردترین کەواتە مرد هاوڵناو ئانەکە بریتێ لە پاشگر بۆیە وەڵامی بی دەکرێت وەڵامێکی ڕاست بی. سی ڕووناک لە چیس پێکاتێ لە ڕوون لەگەڵ ئاکی پێکات. ڕوون ڕوونتر ڕوونترین ڕوون هاوڵناوە ئاکش بریتێ لە پاشگرەکە. کەواتە وەڵامی سیش وەڵامێکی ڕاستە بێگومان نەخێر. چونکە وشەی ڕووناک قوتابیان وشەی ڕووناک هاوڵناو وە هاوڵکار نییە زۆر بەوردەبە. ئەمە دەڵێن کام هاوڵکار ناڵێن کام وشە. ئەوەنەدا ئەمە هاوڵکارێکمان دێ لە ڕستەیە. وشەی ڕووناک نابێت بە هاوڵکار. بۆیە ئەلێرانەدا وشەی ڕووناک دەبێتە هاوڵناو لە ڕستەکاندا و هەروەها وەڵامێکی هەڵەیە کە وەڵامی سی هەڵەبی وەڵامی دی شەڕێت تەنها وەڵامی بی وەڵامێکی ڕاست دروستە کە وشەی مردانە هەم دەکرێت بێتە هاوڵناو هەم دەکرێت بێتە هاوڵکار بەڵام لەبەر ئەوەی ڕووناک نابێتە هاوڵکار بۆیە تەنها وەڵامی بی دەبێتە وەڵامێکی ڕاست دروست بە هیوام سوودی لێ ببینێت.